من قوتابی ئەلەندرشاد عیمادەدین محەممەد لە ئامادەی عیشقی کوڕان هەولێر. ئەم ساڵ توانیم لە تاقیکردنەوەی ئەزموونە گشتیەکانی پۆلی 12 کە نمرەی 98 بەدەست بێنم کە ئەم نمرێش تەنها بە ماندووبوونی خۆم نازانم بەڵکو بە ماندووبوونی تەواوی خێزانەکەم و ئەو کەسانێک کە پاڵپشتم بوون و ئەو مامۆستایانەی لە ماڵەوە لە مەکتەب و لە هەموو شوێنەکان یارمەتیان داوم کە من سوپاسی یەکە بە یەکەیان دەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان توانییانە کە زانیارێکی بچووکیش بێ کە سوودی پێم گەیاندووە من دەستخۆشیانی دەکەم و قەچ لە بیریان ناکەم و ئینشاءڵڵا دەچینە ئەو کۆلێژێش کە بەدڵی خۆمانە و هەوڵ دەدەین بۆ خزمەتی کوردستان و گەلەکەمان ئینشاءڵڵا داهاتوێکی گەشت چاوەڕێمان دەکات.